گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕەنج نەوزاد نووسەر و شارەزای سیاسی لە وارسۆ لەگەڵ دەبێت. بەڕێز ڕەنج سڵاوت لێبێت ئەمێوارەیە ئاهەنگی کرد پوتن لە ڕووسیا، ئەم ئاهەنگا تاسەر دەبێت بۆی ینی ئەم ئەمریکا وێچەتی ئەوروپا دانی پێدانانێن، ئەمە چۆنیە داهاتوی ڕووسیا چی دەبێت؟ بەڵێم کاتتان باش لە ڕاستیان بڕیاری ئەمڕۆی پوتین چاوەڕوانکرا بوو منە لە یەکەم ڕۆژی جەنگەکە کە دەستی پێکرد وتارێکم نووسی لەو بارەیەوە لەبارەی لۆهانسک و دۆنیسک. ئەو کاتە دوو کۆماری سربەخۆ بوون کە پوتین تازە دانی بە سربەخۆیە ئەو دوو ناوچێ نابووکو دوو کۆماری سربەخۆ. لە وتاری ئاماژەم بۆ کردکەم دوو کۆمارە بە سربەخۆی نامێنەوە بەڵکو لایندەیە کرێن بە بەشێک لە خاکی رووسیا. بەڵام ئەو کات پێما بوو لەبەرەوەی دەستەیە دانیان پێنانێوەکو خاکی سەر بە خاکی رووسیا تەنەوەکو دوو کۆماری سەربەخۆ بۆی لایندەیە وەکو کارتێ بەکاریان بێنێ. بۆنەوە لۆهانسک و دۆنیسک وەکو دوو جارێکو کارت بەکارات دانێکیان سەرەتای شەڕەکە بوو کە سەربەخۆی داپیان ئێستاشەم کارتی بەکارێنا کە کردیانی بە بەشێک لە خاکی رووسیا لەگەڵ خێرسۆن و زابەڕۆژیە. بەڵام بۆ تەوقیتی بەکارهێنانی ئەم کارتە بۆچی لەستەیە ئەم بڕیارەیدا دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ تەوقیتەکەی. هۆکارێکی بریتیە لەو شکستە سەربازەی کە رووسیا ماوەی پێشوو لە ناوچەی خارکیف ڕوبەڕووی بووە. هۆکاری دووەم بریتیە لەو کۆمەڵە بڕیارەی پوتین کە وەکو کاردانەوەی بۆ شکستەی خارکیف دەری کرد کە بریتی بۆ لەی سەربازی ڕووسی زیاتر بنێرە بۆ ئۆکرانیا، دیاریکردنی سزا بۆ سەربازانی کە بەدی لە ژیرێنیان کە خۆیان دزنەوە لە خزمەتی سەربازی. ئەم دوو هۆکارە شکستی رووسیا سەربازی رووسیا لە خارکیف لەگەڵ بریارەکانی پوتین بۆ مایەی دروستبوونی ناڕەزایەتیەکی گەورە لە ناو رووسیا کە تاکو سەرش بۆ پێشاندانەگەرم خاڵە باتەوە بکەم. ئەم بڕیارانەی پوتین ئەمڕۆ کە لکاندینی ئەم چوار هەرێمە بە رووسیاوە زیاتر بۆ داپۆشینی ئەو ناڕەزایەتیە بۆ پێویستی بە سەرکەوتنێکی کاتیە بوو بۆ ئەو ناڕەزایەتیە ناخۆی رووسیا و ئەو ڕایگشتی جیهانیش بگۆڕێ بە شێوازێکی. بەڵام ئەم ڕاگەیاندنی سەرکەوتنە وەکو ئەوەی تۆ ناوی لێدەنێت سەرکەوتنێکی کاتی ئەمە ڕق یاخود ئەگەر بڵێن کاردانەوەی ئەمریکا و یەکێتی ئەوروپای زیاتر کرد بێت بە زەرەر بۆ سەر رووسیا بشتێتەوە، ئەم قسەیە ڕاستە یان نا؟ تێیدا رووسیا براوە بۆ یان براوە نەبووە؟ خاڵێکی سەرەکی کە بێت ئاماژەی پێ بکەین پوتین پەلەکردنێکی زۆری پێوە دیار بوو لەم بڕیارە. پێش هەموو شتێک ١٠٠ ناوچەی دۆنیسک جارێ لەژێر دەسەڵاتی سوپای ئۆکرانیایە، بەشێکی بچووک لە خێرسۆن و زابەڕۆژیە تاکو ئێستاژا لەژێر دەسەڵاتی ئۆکرانیایە. پوتین ئەوەندەی پەلەی بوو ئەم بڕیارە بدات وەکو شاردنەوەی ئەو شکستە سەربازیەوە و ناڕەزایەتی ناو رووسیا چاوەڕی نەکرد کەم ناوچانە هەمووی کۆنتترۆل بکات پاشان هەموو ناوچەکە بلکێنێت بە رووسیاوە. ئێستا بە پێی یاسای رووسی ئەم ناوچانە سەر بە رووسیا کەواتە بە پێی تێگەشتن و یاسای رووسیا حاڵی حازر ئۆکرانیا بەشێک لە خاکی رووسیای داگیر کردو لە خێرسۆن و لە دۆنیسک. ئەمە وای دۆخێکی دروست کردو کە پوتین لە ئایندەی ڕەنگە تووشی حراجی گەورە بێت. ئەحراجەکە چییە؟ ئەحراجەکەوەیە لە ستەیە بە پێی یاسای رووسی دۆنیسک هەمووی سەر بە رووسیایە، بەڵام ١40 دۆنیسکە تاکو ئەمڕۆ لەژێر دەسەڵاتی سوپای ئۆکرانیایە کەواتە بە پێی یاسایی کە رووسیا باوەڕی پێ هەیە ئۆکرانیا لە حاڵی حازرە بەشێکی رووسیای داگیر کردووە. ئایا وەڵامدانەوەی پوتین بۆ ئەمە چییە بێت؟ ئەو پەڕی بتوانێت دەریان کات دووریان خاتەوە لەو ناوچانەوە هەموو ناوچەکان بگرێتەوە. ئەو کاتە ڕۆژانە موشکباران ئەکرێت بۆ نمونە تاکو ڕۆژانە موشکبارانی نیمچە دوورگەی کریمی ئەکرێت لۆهانسک و دۆنیسک ئەکرێت. ئەو کاتە پوتین بەم بڕیارەی دۆخێکی دروست کردووە کە بە بەردەوامی ئۆکرانیا موشکبارانی خاکی رووسیا کات کە بە پێی یاسای رووسیا ئۆکرانیا ئەمە دەکات بە بەردەوامی موشکبارانی خاکی رووسیا دەکات بەردەوامی کات لە حاڵی حازر لەم کاتێ سەر شەڕە لە نزیک خێرسۆن موشکبارانی لۆهانسکوانە کات. کێشەکەی پوتین لەمەیە بوو کە شەڕێکی کردە بە پێی یاسای خۆیان شەڕەکەی کردە ناو رووسیاوە
بۆیە پێم وایە کە پەلەکردنێکی پێوە دیار بوو لایەنی کەمە باید هەموو ناوچەکەی کۆنترۆل کردە ئەنجام بڕیاری بدە. بەڵێ بەڕێز ڕەنج نەوزاد نووسەر و شارەزای سیاسی لە وارسۆ لەگەڵم بووی. سوپاس بۆ تۆ کاک ڕەنج.